قەزای حاجیاوای سەر بە ئیدارەی ڕاپەڕینە ڕوبەند ڕەسوڵ هاوڵاتیەکە کە خۆبەخشانە و لە ماڵەکەی خۆیدا خولێکی فێرکردنی خوێندەواری بۆ ژمارەیەک لە ژنانی ماڵ کردووەتەوە. ئەو دەڵێت دڵخۆشم کە توانیومە بەشێک لە ماڵەکەم بکەمە قوتابخانەیەکی بچووک و مامۆستا و پێداویستەکانی خوێندن بۆ ژنانی نەخوێندەوار دابین بکەم. ئاشکراشی دەکات بەنیازە بە هاوکاری هاوسەرەکەی لە داهاتووشدا خولی بێ بەرامبەری نەهێشتنی نەخوێندەواری بکەنەوە. ئێمە فکری هەرە سەرەکیم لە دابینکردنی ئێرە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە بووە کە بتوانم بەشێک لە ماڵەکەمان تەرخانکەین بۆ فێربوونی خوێندەواری و یەکێک لە خولە گرنگەکانم کە لە ژیانمدا زۆر مەبەستم بووە ئەم خولە نەخوێندەواریە بووە کە خوای گەورە ئەم ساڵ ئەم فەزڵی پێبەخشین بتوانم ئەم خولەیان بۆ بکەمەوە کۆمەڵێک خوشک کە ڕۆژانە بە حەسرەت و ئاخێکی زۆرەوە دەهاتنە لام خەمی ئەوەیان بوو چۆن بتوانن فێر بن، چۆن بتوانن فێری خوێندەواری بن، مەبەستەکانی خۆیان بگەێنن. بەڕاستی یعنی خەمی ئەوان زیاتر وای لێکردم کە ئەوان ئەوەندە بەخەم خوێندەواریەوە بوون بتوانم هەرچۆنێک بە ئەم فرسەتە ڕێکخەم. لێرە ئێمە کۆمەڵک دەرسی کەمانەیە کە بە پێویستی دەزانم ئاماژەی پێ بکەم وەکو سپاسگوزاریەک بۆ ئەو خاوەن ماڵە. لێرە کۆمەڵک دەرسی شەرعیمان هەیە کە بۆ ئێمە وەکو مەدرسەیەکی شەرعی هاتۆ زۆر جار لە ناو خۆماندا لە ناو فێرخوازەکاندا ئێمە پێی دەڵێن ماڵەکەی ئەرقەمی کوڕی ئەرقەم کە بەڕاستی ئافرەتانی ئەو منتیقەی هەموو کۆکردێتەوە بە سەرپەرشتی چەند مامۆستایەکی زۆر بەڕێز کە بەبێ بەرامبور و بەبێ بەرامبەر بەبێ هیلاکبوون لێرە کاتیان بۆ ئێمە تەرخان کردو. ماوەی 6 ساڵە ئێمە لێرەدا دەرس دەخوێنین. پورە مەریەم پێشتر خولیای ئەوەی هەبووە قورئانی پیرۆز بخوێنێت و نەخوێندەواریەکەی ڕێگری بووە، بەڵام ئێستا بەهۆی بەشداری لەم خولەدا فێری خوێندنەوە و نووسین بووە و دەتوانێت قورئان بخوێنێت. وەک خۆی دەڵێت ئاواتەکەی هاتووەتە دی و خوا پشتیوانی بێت نیازی هەیە قورئان ختم بکات. سپاس بخوای گەورە ئەو ئاواتێک کە خوای گەورە لە دڵمدا چەند ساڵە شاراوەتەوە ئێستا خوای گەورە چەند ساڵم دوحا دەکەم خوای گەم ببن بە خوێندەوار. خوای گەورە سپاس بەخوای گەورە هەمومان هیچمان نەدەزانی فێریشتی بووین فێری جوانەوەی قورئانی بووین ئینشاءڵڵا ئیستیفادەمان لێ کردووە ئینشاءڵڵا هەوڵش دەدەین قورئان ئینشاءڵڵا ببین حافظ بە قورئان ئینشاءڵڵا. من ئافرەتێکی نەخوێندەوار بووم ئێستا زۆر دڵخۆشم دەتوانم بخوێنمەوە و زۆرشش ئەتوانم بنووسم بەڵام من هەدەفی من ئەوە بووە ئەگە حەز بە خوێندەواری بکەم زۆر هیوایەتم ئەوەیە پێش مردنم قورئان ختم بکەم. ئەو ئافرەتانە پێشتر جگەلەوەی نەخوێندەوار بوون داخ و حەسرەتی ئەوەشیان هەبووە کە ناتوانن لا بەهرەی خوێندنەوە سوودمەند بن و زۆر شتیان لەدەست چووە، لەوانەش خوێندنی قورئانی پیرۆز. ئەو ئافرەتانەی لێرن بە جۆرێک لە هۆکارەکان پێشتر نەیان دەتوانی بنووسن و بخوێنەوە، بەڵام لە ئێستادا خاوەنی ئەو ماڵە توانیوێتی خولێکی نەخوێندەواریان بۆ بکاتەوە و لە ئێستادا هەمویان دەتوانن بنووسن و بخوێنەوە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.